سڵاوتان لەبێت بەیانیتان باش دووهەم ڕۆژی جەژنتان لێ مبارەک بێ ئەخوا ئیشەڵا لە هەر شوێنەکن ئێستا بینەر و بیسەری بەرنامەکەی ئێمان ئەوە ڕۆژێکی پڕ لە خۆشی لە دووهەم ڕۆژی جەژنتان بەڕێکرد بێت و ئەوانی کە دوێنێ قوربانیەکانیان کردووە ئیشەڵا خوای گەورە لایانی قبوڵ کردو ئەوانیش کە ئەمڕۆ و سبەینە بەتەمان قوربانیەکانیان بکەن ئەو بە شێوەیەکی تەندروست بیکەن و خوای گەورە لایانی قبوڵ بکات. زۆر خۆشحاڵم کە لە دووهەم ڕۆژی جەژنیش دیسانەوە پرۆگرامی ڕۆژ باش لەگەڵتان ئێمە لە هەموو ڕۆژەکانی ساڵ لەگەڵتانی لە هەموو بۆنە و لە هەموو بابەتەکان بە خۆشحاڵیەوە هەموو بابەتەکانمان پێشکەش کردوون و تەنانەت لە ڕۆژە ناخۆشەکانیش بەیەکەوە بووینە و دڵنەوەیی یەکمان کردوێتەوە بڕگە و بابەتەکانی ئێمە ڕەنگە هەندێک جار پێویستی بەوە بوو بێت کە لە ڕێی بڕگە و بابەتەکانی ئێمە دڵنەوەیی ئێوە بدەینەوە و هەندێک جاریش لە ڕێی بڕگە و بابەتەکانمان ئەو پەڕی دڵخۆشیمان بە ئێوە گەیاندبێت لە ڕۆژە جوانەکان. ئەمڕۆژێکێکە لە ڕۆژە جوانەکانی ڕۆژ باشی کوردستان 24 ئەویش لە دووهەم ڕۆژی جەژن دوێنێ بە ڕووماڵێکی تایبەت لە دوو کاتژمێر لەگەڵتان هەبوون. بەڵام ئەمڕۆ وەکو ڕۆژانی دیکە بەڵام ناوڕۆکی بەرنامەکە جیاوازە هەر پەیوەندی بە جەژنەوە هەیە بەڵام تەنها یەک کاتژمێر لەگەڵتانە بم. هیوادارم کە لەم کاتژمێرە میوانێکی ڕوحسووکی ماڵەکانتان بم و جگە لەوە ئەگەر خۆم قبولکەن بە میوانێکی ڕوحسووک دڵنیا میوانەکانی ترم زۆر 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 لەلاتان تایبەتە بن و ئەوان من چۆنەڵەت گەرنتیەوەتانە دەمێک کە میوانێکی ڕوحسووکن. ئەویش گروپێکی هونەری لێرە ئامادا بن ئەمڕۆ کەمێک بە چریکەی کوردەواری و گۆرانی و حەیران ئەم بەیانیەمان دووهەم ڕۆژی جەژن پیرۆزەکەین. زۆر خۆشحاڵمە گوتم کە ئەمڕۆ لەگەڵتانم. جا بۆی کە دەست پێ بکەین بە بەرنامەکەمان و بچان بەمە ناو ناوەڕۆکەوە ئەوە سەرەتا بە کورتێک لە هەواڵەکان دەست پێکەم هەمیشە کورتێک لە هەواڵەکانمان لە یاد نەکردووە بۆی کە بزانین لە دنیای سیاست چیە گوزەرێ جا دواتر دەچینە ناو بڕگە تایبەتەکانی ڕۆژ باش. تورکیا خوازیارە پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان بەرەو پێش ببات. هاکان کەڕەچای کۆنسۆڵی تورکیا لە هەولێر با کوردستان 24 ڕاگەاند پەیوەندیەکانی تورکیا و هەرێمی کوردستان لە ئاستێکی باشدایە بەڵام خوازیاریان ئەو پەیوەندیانەیە بەرەو پێشتر ببن. سەبارەت بە پرۆسەی پێدانی ڤیزاش ڕایگەاند خواست لەسەر ڤیزای تورکیا زۆر بووە. لە ئەمڕۆ پلەی گەرما لە هەرێمی کوردستان نزم دەبێتەوە هەواڵێکی زۆر خۆشە. لە ڕاگەیەندراوێکدا بەڕێوەبەرایەتی گشتی کەشناسی بۆ مەلەرزەزانی هەرێمی کوردستان بڵاوی کردوتەوە ئەمڕۆ پلەکانی گەرما دابەزینێکی کەم بەخۆ دەبینن بەراورد لەگەڵ چەند ڕۆژی ڕابردوو. هەروەها خێرایی بە 10 بۆ 25 کیلومتر دەبێت لە کاتژمێرێکدا. کەشناسی هەرێمی کوردستان ئاماژە بۆش دەکات ئەگەری بەرزبوونەوەی تۆزێکی سووک بە تایبەت لە نێوان یاخود لە نیوەڕوانە لە نێوان ڕۆژەکانە هەیە. ئەوەشی خستە ڕوو گەرمترین ناوچە لە هەموو عێراق و هەرێمی کوردستان قەزای خانەقینە کە پلەی گەرماکەی بە 52 پلەی سیلیزی تێدا تۆمار کرد. ئەنجومەنی یاسایشی ئێران ئەنجامی داروستانەکان لەبارەی ڕێکەوتنی ناوەکی ڕەت دەکاتەوە. عەلی ڕوبەیعی گوتەبێژی حکوومەتی ئێران ڕاگەاند ئەنجومەنی یاسایشی نیشتیمانی ئێران ئەنجامی گفتوگۆکانی تیمی دانوستانکاری وڵاتەکەی لەگەڵ ئەمریکا و ئەوروپا لەبارەی ڕێکەوتنی ناوەکی ڕەت کردەوە. سووربوونی وڵاتەکەی لەسەر پاراستنی بەرژەوەندەکانی ئێران لە گفتوگۆکاندا دووپات دەکاتەوە و هەروەها ئەنجومەنی یاسایشی ئێران جەخت دەکاتەوە ناوەڕۆکی ڕێکەوتنەکە لەگەڵ دەقی ئەو یاسایی پەرلەمانی وڵاتەکەی دیاری کردووە یەکناری. حکوومەتی بەریتانیا ئاشکرای دەکات تەنیا لە ڕۆژێکدا 430 کۆچبەری نایاسایی لە کەناراوەکانی ئەو وڵاتە دەستگیر کراون و ئەمە ژمارەیەکی پێوانەیە لە وێنەی نەبووە لە چەند ساڵی ڕابردوو. ئەمەش لە کاتێکدایە کە بە گوێرەی ڕێکەوتنێک لەگەڵ فەڕەنسا لە ساڵێکدا بەریتانیا 74 ملیۆن دۆلاری داوەتە ئەو وڵاتە بۆ ئەوەی ڕێگا لە هاتنی کۆچبەرانی نایاسایی بگرێت و ڕێکارەکان تونتر بکات. خاوەنی کۆمپانیای ئەمازۆن گەشتێکی بۆ بۆشایی ئاسمان بە سەرکەوتووی ئەنجامدا. جێف بیزۆس خاوەنی کۆمپانیای ئەمازۆن گەشتێکی 11 خولەکی بۆ بۆشایی ئاسمان با سەرکەوتووی ئەنجامدا و بە سەلامەتیش گەڕایەوە سەر زەوی. بێزۆس لە گەشتەکەیدا براکەی و ئافرەتێک و گەنجێکی تەمەن 18 ساڵ یاوەریان کرد و گەشتەکە لەلایەن کۆمپانیای بلۆ ئۆرجین
کە هەر جێف بیزۆس خاوەنداری دەکات ڕێکخرا بوو. جێف بیزۆس خاوەنی کۆمپانیای ئامازۆنە لە دەستپێکی گەشتەکەی ڕایگەاندووە ئەو خۆشترین ڕۆژ بە درێژایی کاتی گەشتەکە ژمارەیەکی زۆر لە میدیاکانی جیهان ڕووماڵی ئەو ڕووداوەیان کردەوە بە خۆشترین ڕۆژ ناوی دەبات. کورتێک لە هەواڵەکانتان بیست ئێستاش بەیەکەوە دەچینە ناو پرۆگرام. دووبارە جەژنتان پیرۆز بێت، دەبارە جەژنتان پیرۆز بێت، هەموو ڕۆژێکتان جەژن و خۆشی بێت. زۆر خۆشحاڵین کە ئێستا ئەتوانین ئەم جەژنە بەراورد بە جەژنەکانی دیکە هەر چەندە باوە لە یاد نەکەین. ڤایرۆسی کۆرۆنا هەر هەیە، تەنانەت جۆری دەلتاش دەستنیشان کراوە لە ناو هەرێمی کوردستانە، بەڵام خۆشحاڵین بەوەی کە خەڵک تا ئاستێکی باش و شاری بەرز بۆتەوە بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا. ڕێکارەکانی خۆپارێزی جێبەجێ بکەن بۆی کە جژنێکی قوربانی سەلامەتمان هەبێت و هەرچەندە لە دوای ئەوەی کە خەڵک نوێژی جەژنی کردووە و ڕەنگە لە هەندێک شوێنیش پیرۆزباییەکان زۆر چڕوپڕ بوو بێتن بەو هیوایی کە ئەو پێشبینیانەی کە دەکرێت سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا ئاستی ڕێژەی توشبوون بەرز نەبێتەوە، چونکە دوای جەژن دەردەکەوێت کە ئایا بەهۆی ئەو تێکەڵاوبوونە ئاستی یاخود ڕێژەی توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا بەرز بۆتەوە یانە. بەو هیوایم کە هەر هەمووتان سەلامەت بن. جا بە بۆنەی جەژنی قوربان فرۆشتنی ئاژەڵان بە تایبەتی و ئاژەڵانی کە بۆ قوربانی شیاون لە سینگال زیادی کردووە، چونکە ئیتر لە هەموو ئەو وڵاتانی کە موسڵمانن ئەم سروشە ئاینیە بەڕێوە دەچێت. لە ناویشیاندا ئاژەڵی جۆری مێن لادۆمە کە بە جوانترین و گرانبەهاترین ئاژەڵ ناسراوە لە ڕۆژانی جەژنی قوربان بە تایبەت دووەم ڕۆژی جەژنی موسڵمانان سەری دەبڕن یاخود ئاژەڵی قوربانی دەکەن و گۆشتەکەی بەسەر ماڵان دابەشن. لە سەنیگالێ و ڕۆژئاوای ئەفریقیای جەژنا قوربانێ بە تاباسکی تەناسکردن دوێ جەژنێدا خەلکی ناوچەیە مینە هەر ناوچەیەکە جن ئاژەڵان دکنە قوربانی لێ جوورێ هەری ناسکریژ ئاژەڵان لە سەنیگالێ میەن لادۆمە کو بە پۆرا خۆیا کورت و سترهێن خۆی زێدەتر ژ 1 مترێ تێنە ناسکردن و بە زێدەتر ژە 100,000 یۆرۆژی تێنە فرۆتن واتە تەنی ئەو کەسێن دەولەمەند دکارن وی جوورێ ئاژەڵان بکرن. لادۆم حەیە ئاستێکی باش جۆرن تایبەتە و باڵا خەلکێ ناوچەیان دکشینە ئەو کەسێن کۆ بخوازن ئاستا ئاژانی خۆ بلند بگە جۆری لادۆم دکرە ji ber ku coreke balkêşa bi nerxekî giran tê firotin. خەلکێ ناوچەیە دidin zanî nirxê bi xwedankirina ajalan li Senîgalê gelekî giran e û dibe ku xwedankerê wan xwedîkarîn bin da ku biriyên durist werin xwedankirin û kirîna ajalan jî dê cejna qurbanê da malbatan kêfxweş dike. Li Senîgalê bi xwedankirina ajalan gehiştiye astekê bilind eger karî nebin kes nikare ajalan xwedî bike ji bilî ku nirxê bi xwedankirina wan zêdetir e ji nirxê xwedankirina malbatekê. Ev yekdidemeke de bi xwedankirina ajalan li Senîgalê bi taybet curê ladom bazirganiyeke bisûd e û zêdetir li gundewarê bajaran têne xwedîkirin. Her wiha kirîna ladom jî hin caran ne ji boî xwarinê lê zêdetir ji boî ku ew malbat dewlemendiya xwe bidin xuyakirin. بەڵێ وەک لە ناو کورتێک لە هەواڵەکان کە باسم بۆ کردن وتمان بە پێی ئەو کەشناسیەی کە پێشبینی کراوە کەمێک پلەکانی گەرما لە کوردستان دابەزن و باش ئەبێت. جا بۆ ئەوەی کە بزانین لە شار و شارچکەکانی دیکەی کوردستانی گەورە ڕەوشی کەشوهەوا بە شێوەیەکە ئەوە ئەم ڕەوشی کەشوهەوامان بۆ ئامادەکردن کە ئێوە ئێستا بینەریە بن.
هەر وەک لە سەرەتای بەرنامەکەمەوە باسم لەوە کرد کە ئەمڕۆ گروپێکمان لەگەڵا بێت، گروپێکی میوزیک، گروپێکی هوەری، وتم میوانەکانیشمان ڕوحسووکن. بێگومانم کە لەوەی کە ئێوە ئاشنان هەم بە میوانەکانم هەم ڕەنگە بە دەنگی میوانەکەم ئاشنا نەبن تا ڕادەیەک لەگەڵ منیان میوان نەبوو بێت، بەڵام بەو دوو ژەنیارە خۆشەویستەی کە زۆر جار لە بەرنامەکان لەگەڵمان کاکە ڕێبوار عەبدوڵڵا دەفژەن و هەروەها کاکە ڕوان عەدنان ژەنیاری عود بەخێر هاتنیانەکەم، هەروەها کاکە ئاشتی عەزیز هونەرمەند و حەیران بێش. جێژنتان پیرۆز بێ، یاخوا بەخێر بێن سەر و سەرچاو. جابا من پێش هەموو شتێ چکلێتی جێژنتان پێ بەم، بەخێر هاتن سەرچاوان. ئاخر زۆر زۆر باشتش ئاوها ئاخر کامێ جا کاکە ڕوان ئەوەیان زۆر خۆش، ئەوەی کاک ڕێبوار کە هەڵی گرت زۆر خۆش. یاخوا بەخێر هاتن، جەژنتان پیرۆز بێت، هەمیشە لە جەژن و خۆشییا بن. جا نامەوێت زۆر بینەرانمان چاوەڕوانی ئەوە بکەن، هەم بە عودەکەت حازری و هەم بە دەفەکەت ئامادە و هەم کاکە ئاشتی لێرەیە. بۆچی بە بەرهەمێکی شەش دەست پێ نەکەین بۆیە کە بەرهەمەکە ئەوە بێت بە جۆش و خۆشمان بێنێ. باشە کاکە ئاشتی ئامادەی بە شتێکی ئەوها؟ زينبي وي زينبي زينبي مدود داني زهرة زينبي وي زينبي زينبي مدود داني زهرة ريشكرو تو بكارم تولدين مرمجهرة ريشكرو تو بكارم تولدين مرمجهرة أريد اسم سر مخاك ويان درواني تفرنجي دسم سر مخاك ويان درواني تفرنجي ويزو تشمامي خال خال هلا دقرتون بكنجي دصلنا قرم لبالات قرل مدن بتفنجي
دەساڵ ناگرم لە باڵات گەر لێ بدەن بە تفەنجێ زێنەبێ هەی زێنەبێ لەو زێنەبێ زراری زێنەبێ وای زێنەبێ لەو زێنەبێ زراری بەین و بەینە ڵاد لێبێ لە گولەی مێردان خەساری بەین و بەینە ڵاد لێبێ لە گولەی مێردان خەساری دەستەکانتان خۆش بێ ئەزان بۆ پەلەم بوو وتم با بەری خۆمتان زووتر لێ بچنم جا دواتر دەستەکەین بە گفتوگۆ قسەکردن بابینەرانیشمان یەکسەر چۆنەها لەگەڵ بەرنامەکەمانە یەک بگرن و بڵێن کە بەرنمەکەی ئەمڕۆی ڕۆژباش تایبەت چاوانیە بە جەژنەوە جاکە کاشتی تۆ بەخێر هاتی سەر چاوان و جەژنی شێ پیرۆز بێ جەژنی تۆ و تاوی ئازیزانمان پیرۆز بێتن و هیوادارم هەموو ڕۆژێک ڕۆژ خۆشی مسپاس یاخوا سەلامەت جەژنی ئێوەش پیرۆز بێ بەخێر هاتن چاوەکە جەژن لە جەنابت و تەواوی ستافی کوردستان 24 و هەموو ئازیزان و خۆشەویستان پیرۆز بێ هیوادارین ئەو پرۆگرامش ببێتە مایەی ڕەزامەندی و دڵخۆشی هەموو لایەک و ڕێزمان لە هەموو لایەکەیە زۆر زۆر سپاس دەکەین جارە زۆر ئیشم بە تۆیە کاگڕەوە لە خزمەت دەنگ عودی تازە بۆ هاتووە عودی تازە بات بزانام لەگەڵ عودە تازەکە تا وەزعت چۆنە ئەوشتە نازدارە هەر باس دەکرد جا کاکە ڕێباگیان تۆش بە دەفەکەتەوە دەف هەمیشە لە بۆنەکانە چە دوور بە لە شایی و لە شیوەن هەر هەبووە جا تۆ لە هەموو مەجلیسێکە هەیە گەروە بە هەموو مەجلیسێکمان بۆ گەرمەکەیت ئەمڕۆ چاوەڕوانیەوە کەین کە بە عەزبێکی جوان لەگەڵمان بێت جەژنە پیرۆزتان لێ دەکەم لە تەواوی مسلمانانی کوردستان لە ناو و دەرەوەی کوردستان و جەژنە پیرۆزە لە بنەماڵی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان دەکەم ئینشاڵڵە هەموو ڕۆژێکیان جەژن و خۆشی دەبی دوور دەبین لەو پەتای کۆرۆنا ئەو ڕۆژ ئینشاڵڵە بەرنامەیەکی خۆش دەگەن کاگاشتی و کاگڕوانی سپاس دەکەیت بەڵێ ئەمە هەڵماندا هەر لە سەرەتای پرۆگرام ڕێک لە دوای کورتە و یەک بابەتی بچووک ڕۆشتن دوایەوە لەگەڵ ئێوە بووتمان با کاتێکی زیاتر هەم بە کاکە ئاشتی بدەین هەم بە ئێوە کاگاشتی ڕۆژانی جەژن لای هونەرمەند ڕەنگە تایبەتێکی تری هەبێ ڕەنگە لە مەجلیسێکا دابنیشێت داوای ئەوەی لێ بکەن کە چۆنەڵە بەدەنگە زڵاڵەکەی دەنگێک هەڵبێنێت مەجلیسەکە خۆشکە جەژنان بۆ تۆ ئەو تایبەتمەندیەی تا یا ئێمە خەڵکێکی ئاسایی وا ئایبینین بۆ ئێوە زۆر تایبەترە ڕاستە بووە ینی لە زۆربەی جەژنەکاندا یاخود لە بۆنەکاندا ئیتر لەو کاتانە زیاتر بنمونە بڵێم لایڤ میوزیک و ئەوانە زیاتر دەبێتن ئەو بشە بوونمونە چوینی بۆ سەردانی ماڵە خزمانەوە کۆمەڵێک خزم و دۆست و ئاشنە دانیشتون ترداوی گۆرانیان کردووە گوتومانە و ڕاستە و شتانە توش دەبێت زۆر باشێتە بۆ ئازفێک زۆر ئاساییە کە بەحەی بژەنێ بەڵام بەس بۆ گۆرانی بێژێک ڕەنگە ناخۆش بێت زەحمەتە زەحمەتە بەحەی بەئەکید مۆسیقات لەگەڵ بخۆشترە ئەگەر بەحەیش بڵێ مەسەن بوونمونە بەبێ مایک و بەبێ جیاز ئەوە هەر موسیقات لەگەڵ بخۆشترانی بەڵام و بۆکو بەتەنیا بڵێ و بەبێ مۆسیقا و بەحەی ئەو تۆزەک زەحمەتترە جا لە ستایلی کوردەواریە پێشتر هەر حەی بووە ئەو ئەجهیزە یاخود ئەو ئامێرانە هەبووە هەر زیاتر لە هەورامانش بە چەپڵە هەر هەبووە خەڵک بە بەزمی چەپڵە جا من ئەمڕۆ تۆزە هیلاک دەکەم ئەوها زوو پێتەڵێم کاکە شتێکمان بۆ بڵێ جا بەبزانم چۆنە و ستایلە هەڵبژاردو دواترە چینە ناو بەرهەمێکی تر ساری لەکەم بۆ بەرهەمێکی تر ئینشاءڵڵا و لەسەر مەسەلەوەی کە بۆ ستایل هەڵبژاردووە خۆی خۆبینینەوە یا خۆت دەنگ خۆبینینەوە لە چ ستایلێک ئەوە دەور دەبینێ زۆر زۆر بۆ نمونە کە سەرەتای دەرکەوتنیشمە من لە ساڵی 2011 هەر بە حەیران بەشداریم کرد لە کۆنسرتێک لەگەڵ مامۆستای عەزیز و مامۆستا نەزمەدی مابەکری خۆشەویست تیپ مۆسیقای قەڵام نارە ئیتر لەوە دەست پێ کردووە خۆشم ئەم حەزێک تایبەتم بۆ ئەو ستایلە فۆلکلۆرە هەبوو بۆ نمونە هەر لە حەیران و لاوک و ئیتر ئەو مەقامە کوردیانەدا بینەرانمانەوە بزانن کاک ئاشتی حەیرانبێژێکی باشە جگە لەوەی کە ئێستا بە میوزیک لەگەڵمان بەشدارە بێت کە ئەم هونەرەمان پێشکەشەکات یاخود ئەم دەنگە زڵاڵێ ئەوە حەیرانیشی پێڵێ ئەبێت بینەرانمان چاوەڕێ ئەوە شەکەن وتومان لە دوێنەوە باسمان کردووە کە حەیران بێژێک لەگەڵمانە جای سەبزان چیت بۆمان ئامادە کردووە ئەم جارە شەر حەیرانێک و بەستەیەکی بە دوایە بەستێکی سامبای ئینشاءڵڵا دوو حەیرانی دەڵێن باشە باش نعمەتە بەرەکەتە ژبانی هاوکارمەتە نعمەتە بەرەکەتە فەرموو
حيران دريم سندي قازدكم دم قوس بين سبين سهرة حيران دريم سندي قازدكم دم قوس بين سبين سهرة ولا سرو برسمين هزار حيرانك من كتيور د خسارة لكاولا قندي مدب وهاوارا سوارا سوار دبون ولا دم قو بيادة بغارة ونازدار حيرانك من يان دبردو بغدر وبارا كاكلا غيردي دوري دنقم نادقاتي سيد أحمد رشواني سزارا حيران دريم سندي قازدكم ويسبياني دم قوزيني خوتام دني تازم زاني هولير مشارايا وبجري ناس دار حيرانك من دار سبين دارايا سنيجي دكم نجم بتارا حيران شو تاس بيني عدينم دقوتو من خيارا وراوي خركو عالم يقول ديما لدو بورو تيرانا راوي كاشنغو سري سنسارانا لدو كار مامزكي قردان آي بخارا تمام وراكنم كتبو زدي باشي مردنم تمام وراكنم كتبو زدي باشي مردنم نصلنا قرم لبالا دقر بد بخانا قردنم نصلنا قرم لبالا دقر بد بخانا قردنم فاطمة قدسي فاطمة جيان فاطمة وفاطمة يا ربي مارن قباركا وكسبن ببنا زيراني مايا ربي مارن قباركا وكسبن ببنا زيراني مايا راسي لبردا كوتو تاسر باني كراسي لبردا قولم كوتو تاسر باني هر دلي من قاشوا ولا شوقي دداهاني هر دد قد من قاشوا كس شوقي دداهاني فاطمة كسي فاطمة جان فاطمة وفاطمة يا ربي مالن قباركا وكسبن ببنا زيراني مايا ربي مالن قباركا وكسبن ببنا زيراني مايا ئەی یاخوا دەستان خۆش بێ من خۆم چەپڵەیەکتان بۆ لێ بەم چکە دڵنیە مەگەر ئێستا تەماشاچیمان لەگەڵ هەبوایە لە ناو ئستۆدیۆ ئێستا گوێمان لە دەنگی چەپڵێکی زۆر بەرزە بوو چۆن دەنگت خۆش دەستی ئێوە خۆش بەڕاستی شتێکی جوان بوو
نەرم هادە بەم بەیانە لەگەڵەوەشا خۆش و پڕجۆش دەستان خۆش بێت جا بۆی کە ئیسراحەتە بە کاکاشتی بین با بێمە لای ئێوە کاکە ڕوانیەک تۆ زەگەر مایکەکە چاکەی چکە من ئەوە وتم وتم ئیشم زۆرە زەمەدانی هیوادارین کۆنتڕۆل ژیان لێبی دەنگ باشستا تەواو عیبی نییە مادەم ئێستاکان عیبی نییە جا کاک ڕوان تۆ ئەو عودە تازەیە چی بوو بۆیان هێنا بووی ئەو شتە نوێیە چی بوو نە لە عودە چوونە لە گیتارە چوونە لە کەمانە بکرا ئەوە چییە ئاسبت پێ کردووە تا ئێستا هەرچەندە لەوانەیە بتە ڕیکلامیش بەڵام ئەوە ئامێرەکە بە نەک بە با بڵێن بە مەچینە دروستکراوی بە دەست دروستکراوە ئامێرێکی تایبەتە لە وڵاتی تووشیا لە بۆ هاوردەکراوە ئامێرەکە با بڵێن ئەکۆستیک نییە ئەلیکتریکە لەوانەیە ژەنیاران ئستا باشتر لە من بگەن واتە کارەباییە ئەوە ئەکۆستیکە هەوائیە ئستا ئەوە دەنجی دێ ئەگە مایچش نەبی هەر دەنجی دێ ئەوی تریان ئەلیکتریکەوە واتە بە کارەبا ئیش دەکا زیاتر لە بۆ ئەو ئاهەنگانە بەکاردێک کە با بڵێن لایڤی شەوانە و ئەو شوێنانی کە کۆمەڵک ئامیر پێکەوەینە ئەوە مافی خوراوە شەیەک میوان تەکەین بەوەوە یان ئەوە کاتە یاکەوینە ناو ڕەمەزانەوە یان وەکو جارەکان لە ڕۆژ باشەکەبین ئەیهێنیر بزانین ئەوە دەنگی چووکە هەرچەنە دۆ سیر ئەم غەزە بەکەر مژەمە دەبێت سواس دەکەین چاوەکەم کاک ڕێبوار ئێوە بە هەردووکتانەوە تا کاک ئاشتی سراحەتێکە کابزان چیتان ئامادە کردووە بۆم بەیان هەر لەسەر جەژن بێگومان پارتە موزیکە گۆرانی ئەو دەستتان خۆش بێ یاخوا دەستان بوو بێت زۆر سپاسانەکەین ستۆدیۆتان گەرم و گۆڕ کردووە هەم برادرانی کامێرەمان لە پشتەوە چێژ وەرەگرن و هەمیش ئێمە و ئابینەرانیش کاگاشتی وتت ئەم ستایلە کلاسیکت کە هەڵبژاردۆ خۆتت دیا دۆزیوەتەوە ئەو بەرهەمانەی کە تۆ دەیانڵیتەوە ڕەنگە زۆربەی زۆریان فۆلکلۆر بن چونکە وەگوتوان کلاسیکن هیچ بەرهەمێکت هی خودی خۆت بێت ئاوازت بۆ دانا بێت هۆنراوەی هەبێت بەڵێ دوو بەرهەم هەیە یەکێکیان گەشتێکی بەیاتە هەر بنێ و مەقام و کۆمەڵێک وەستەی بەیاتی کە فۆلکلۆرن گوتراونێتەوە و بەرهەمەکەی تریشان بەرهەمێکی نوێیە میلۆدیەکەی خۆمە و تێکستەکە هی شاعری خۆشەوی شێخ نەوزادە و وەدابەشکردنی مۆسیقاکە مامۆستا لێزان بۆی کردووە لەو ماوەیە ئینشاءڵڵا بەنیاز ئەوین کە ئیش کلیپی بۆ بکەین هیوام مای ئیشێکی جوان دەرسێتن و بەڵێ هەموو خۆشەویستانمان بێت ئەبێ ئێمە کەمێک گوێمان لێبێ یان پرایڤێتە بەخۆتەوە و جارێ دوایە باشە بۆش حەلمانە بێ لەگەڵ تا مادەم وا بێت جارێکی تر ئەو جارێک ترتە خۆت حەزەکەی بیڵێ بۆمان ئێستا ئێمە داوات لێکەین ئەڵێ نا بەس جارێکی تر دێنەوە باشە ئێستا چ بەرهەمێکی ترت ئامادەیە بۆ ئەم بەیانیە کە جودا لەوانەی کەوتت شتێکی دیکە بێت کە خۆت حەزت لێ وەکو خۆت حەزت لە چییە؟
ئۆکێ ئەم زارش هەر لەبەرەوەی جژنە تۆزە شتەکان شاو دەبێت بخۆش باشە مەقامیش بێت دەڵێن دوێژ بەستەی بریندارم بریندارم باشە هەر تیمپۆ دەوێت بۆ قسەڵێکە زاری یاری 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 زاری یاری یاری دلنم پای زدی و دلنم پای زدی و دبی بترای جورکم دلنم پای زدی و دبی بترای جورکم شوكانم دكي بروج شوكانم دكي بروج يخات زين دوركام ضلينا بايزة ديو ضلينا بايزة ديو وقت ديكتاتور شي نازدار ضلينا بايزة ديو وقت ديكتاتور شي نازدار لسداري پرسكدا لسداري پرسكدا غمكانم ددي لدار بريندارم بريندارم برينم كوتباداني بريندارم بريندارم برينم كوتباداني سنجتم باغچە و پاوان بێدەبا بۆ من بیباتەنێ یارێکی تازە هەڵدەگرم لەو کچانەی تازە داگەنێ یارێکی تازە هەڵدەگرم لەو کچانەی تازە داگەنێ من توم خوش دوی قطوم لبار سونا کوی امن توم خوش دوی قطوم لبار سونا کوی سنجی توم باغچە و پاوان بێدە باب من بیباتەنێ یارێکی تازە هەڵدەگرم لەو کچانەی تازە داگەنێ یارێکی تازە هەڵدەگرم لەو کچانەی تازە داگەنێ بريندارم بريندارم برينم كوتە بادەنێ بريندارم بريندارم برينم كوتە بادەنێ سنجی تۆم باغچە و پاوان بێدەبا بۆ من بیباتەنێ یارێکی تازە هەڵدەگرم لەو کچانەی تازە داگەنێ یارێکی تازە هەڵدەگرم لەو کچانەی تازە داگەنێ یاخوا دەستان خۆش بێت بۆ ئەم هەموو جوانیە کە لە ناو بەرهەمەکانتا هەیە بە تایبەتی بەرهەمە فۆلکلۆرەکان ڕوحێکی ترەکە بە بەری ڕۆژەکانە هەموو یادەوەری کۆنن هەموو بەرهەمێکن کە
هەر یەکێک لە ئێمە ڕەنگەوانی کە تەمەنیان بەسە باسی خۆمەکەم ئەوانی تەمەن کاگڕەوانی لێ دەرەکەین کاگڕێوان کاگاشتی لێ دەرەکەین ئەوانە کەمێک کە ئەو شتانە بۆمان یادگاری خۆشی تیا هەبێت هەرچەند ئێستا بەرهەمەکان ئێستاش جوانن هونەرمەندان ئێستاش دەنگیان خۆشە بەڵام شتێکە لە مناڵیەوە ئەمێنێت ڕەنگە تاموسێژ تایبەتی هەیە جیاوازی هەبێت باسی منداڵی جەژن و ئەو شتانە چ شتێک لەلاتان زۆر سەرنج ڕاکێش بوو من جەژنانە با بزانم ئێوە چی لە جەژنا چی بەلاتان سەرنج ڕاکێش لە تۆ دەست پێەکە واللهی لە ڕەمەزانی جواب بزانم باسی ئەوەمان کرد عادەتەن ئەمن با بڵێن لۆکو خۆم باسی خۆم دەکەم لە جەژنان یاخود با بڵێن لەو پشتوانەی کە با بڵێن لە وەرزەکاندا هەبوو ئێمە سەفەری بەغدامان دەکرد ئاوا بوو باست کرد ئێستا بیر ئەگەر ڕپیتێک بکرێتەوە قسەکان یعنی جەژنا تۆ هابیرماکە ئەم نەستە لە خۆرەکان بوو کە بەناس پەروەردەکرا بوو جەژنانێ بەغدایە لەوێن دەرێ لەگەڵ خزم و کەس و دۆست و ئەحباب و مام و خاڵ و ئەوانە کۆمەڵک شوێنی خۆشمان پێ دەکرا بەڕاستی ئەو کات با بڵێن بەغدا شوێنێکی خۆش بوو ئیتر ئێستا کاولخانەیە هەرێمی کوردستان خۆشبەختانەیەک لەو شارانەیە کە هەمومان شانازی پێوە دەکەین بە تایبەتی هەولێری پایتەخت بەڵام ئەو کات بەغدا لە ڕووی با بڵێن خزمەت گوزاری و لە ڕووی با بڵێن ئەوەی کە خۆش دەبوو لە ڕووی گەشتیاری ئەوانە کو ئستا ئەوانی بەغدا و ئەوانی جنوب دێنە هەولێر ئێمە ئەو کات دەچین بۆ بەغدا لەوێن دەرێ مدینە العاب هەبوو یاری ئەوەی شاری یاری هەبوو لێ دەچینە شاری یاری و جەژنانە ماوەرگرت و ئارێوەڵا کاگاشتی تۆ چی؟ تۆ چ شتێکی جەژنت خواردنەکەیت بەلاوە پەسەند بوو زۆر یان جەژنانە وەرگرت خواردنەوە خواردنەکە بە ئێستا شۆ هەر هەیە بۆ نمونە ینی شتێکی نوێ نیە بڵێم وەکو یادگەرش بەڵام لەزەتی هەبێت و ینی ئەوەی زۆر خۆش ببینێتەوە ئەوەی خۆش ببینێتەوە لە جاران لە جارێشتیش باسم کردووە ئەو تێکەڵیا بۆ نمونە ئەو سەردانیکردنەی ئەو جیرانەکان هەموو کۆ دەبوونەوە بۆ نمونە پیرە پیاوەکان کە ئەو کاتە لە ژیاندا مابوون ئینجا ئەوەی خۆش بوو بۆ نمونە ئەو کاتە دیناری ئاسم و باشە ینی عادەتەن چەند ساڵێکم بە بیرە پیاوێکە بوو عادی سەدرەدین هەزار ئەحمەد لە گۆڕەکەی بێتن زوو دەهات ئەوە زوو بە خۆ دەکەین اینجا کە دەهات بۆ کۆڵانەکەی ئێمە ئەوە پێشمان سەها بوو دەیکرد بە هەرا هەرزوو ینی هەمووی دەناسین خزم و دۆستی یەکتر بوون دەیکرد باڵا دێک بۆ نهاتونە دەرێ هەستن بابچینە ئەو ماڵانە ئیتر جەژنانیان دەداینە جیرفانەکانشان ئەلێ بوو ئاەژێر پرزێنەکەیان دەدەینە دیناری دیناری ئەوە زۆر زۆر خۆش و بەڕاستی جاهەوەی خڕەخڕی ها و دیدارانەکەوە کرایەوە ئەم کاغەزم وەردەگە خڕەخڕی نەدا تۆ مەلیکیش یاوی کاکە ڕێبوار لە خواردنی جەژنە ڕەنگە هەرێک کەس بەس قەیسی بەدڵ بێت بە جەژنی بزانێ فاسۆلیا و برنج تۆش لەو گروپی لە گروپی خۆمانی یان گروپێکی بۆت مهم نییە هەرگرنگ نیە هەر کامە لە ینی هەموو وەرگری نانە دەزانین چۆنە جەژن خۆشە بەو خواردنی بەیانیان بەیانی زوو لە خەوەستی دوای ئەوەی کە مەسەرەن لە نوێژی جەژن دێنەوە ئەو خواردنە بوون و بەرامی لە هەموو کۆڵانەکە دێتن زۆر خۆشە ینی ئەوە میزانش خۆشەوە دوای ئەوەی کە مەسەرەن ئێمە مناڵ بووین دوای ناخواردن دەچوین بن لە لوگ ئەو شتانە هەبوو ئەو کاتی لە هەولێری هەر لە شۆ جلەکان لە ژێر سەری خۆت دادن یانی ئەو یادگاریانە بەڕاستی من بڕوام وایە جەژن لە مناڵی خۆشە یعنی تا چەند گەورە دەبین ئەو تام و چێژەی نامینێ ئەزانی ئەرکەکەوێتە سەرشاند ئەو دەم تۆیت کە ئەبێت چاودەری کۆمەڵق بەس دواتر کە تۆ پێشتر کە جەژن نەبێت و تۆ منداڵی تۆرە نەزانی خۆش و چێژەکەی وەرگری لە زەکەکەی وەرگری دە ئینشاڵڵا هەمیشە هەر لە خۆشی و جەژن و شادیابین بە هاتنی ئێوەش ئێمە نازانم جەژنم زۆر تایبەتە جگەلەوە جەژنانێ و خواردنی جەژنەوە بینینی ئێوە و هەروەها بەرهەمەکانتان و جوانی پرۆگرامەکە کە لەگەڵ ئەو دەنگە خۆشەی کاکە ئاشتی بۆیە نامەوێت بەرنامەکە هەروە تێپەڕێت بەبێ کە بەرهەم کەمتر پێشکەشکەین لە کاکە ئاشتی بزانم ئەگەڕێمەوە لێ بزانم چ بەرهەمێکی ئامادە ئێستا با دووچارکە بۆ ئاخری بێت بە لە دێشی بڵێن مامەساسن دەک ماڵی با نەسری دەک ماڵێ بابێم نەسریێن دانیشە تێر تێر بگیرێن دەک ماڵێ بابێم نەسریێن دانیشە تێر تێر بگیرێن بەدکاران کوڕیان بمێرێن
بێهودە لێچیان کردین ئەی شەوێ تاکو بەیانی بەسکەیەم بۆ بکە بەسارین دەردت لە ماڵی دنیایم کەڵاگات و خوێن شیرین دەردت لە ماڵی دنیایم کەڵاگات و خوێن شیرین خۆم دیم بۆ دانی عەسرایە دەگماڵێ بابێم نەسرایە خۆم دیم بۆ مێدانی عەسرایە پێم گۆداوێزانە دەبێیە غەریبم ماکە غەدرایە بین و بینە لای لێبێ ڕۆژنایە ڕۆژێ جوان تێرایە ڕۆژنە ڕۆژێ جوان تێرایە ختایە بەندی لەکایام زۆر سەختایە بۆی داڵێم نەختانە ختایە بەندی لەکایام زۆر سەختایە بەشی عاشقان گریانایە بۆیە وێڵ و بەد بەختایە بەشی عاشقان گریانایە بۆیە وێڵ و باد بەختایە گێلایی لە شێ بکایە هێندا ڕەشایە ئەو بەختایە هێندا ڕەشا و بەختایە ئەیا خوا دەستان خۆش بێت پێشکەشتان بێتن زۆر سپاس دەکەی هەندێک دەنگ هەیە هەندێک گۆرانی هەیە هاڵێ هەناسە قەتی سەکات هەر حەزەکەی ئەوە دابیرتەکەێت کە تەواوێ لەگەڵە هەناسەیەگەڵێکیشیاڵی خۆ من گوێم ئەگرت ئەوەندە دەنگەکە خۆشە کاگاشتی کەی بوزانیت کە تر ئەو هوەرەتایە دەنگت بەو شێوەیە کەسێک هەبوو کە دەستی تۆی گرت یان ناخۆت بۆ خۆت لەگەڵ جەماعەتی کوڕان و برادران و ڕەفیقانە زانیت کە ئەتوانی لە خوێندنی سەرەتاییم ئەو کاتەکە پێنجشەمان بوو یان دووشەمان بوو کە ئاها ئاڵا بەرز دەکرا و قوتابیەکان خڕ دەکرانەوە سرودێکە بوو دەمان گوت ئاڵاکەمان چەند ڕەنگە و نازم شتێکی وا بوو لە بیرونماوە ئێستا ئەو کاتە مامۆستایەکمان بنای مامۆستا تەلعات بوو خۆشەویستم بۆ پیاوە جوانە هەیە بانجی دەکردمە دەرەوە ینی بیرمە زۆر منی بانگ دەکرد دەرەوە سرودەکەی لەبەر کرد بوو دەمگوت دوایەوەش بۆ نمونە کە ئیتر تەمەن گەیشتە هەرزەکاری ئەوانە لە سەری هەشدا لەگەڵ بۆ خۆمان بوون لە ناو خزمەکان ژن گواستنەوەیگەیان شتێک باید دەمگوت بەڵام وەکو کە بە شێوەیەکی بۆ نمونە بڵێم لەگەڵ گروپێکی مۆسیقا لەگەڵ گروپی مۆسیقای قەڵاو منارە تا دەمرم وەکو گوتم دووبارش دەکەم و مەمنونی مامۆستا نەزمەدین با بکرم کە ئەو پیاوە لە شوێنێک دانیشتنێک بوو گوتیانەوە حەیران شت دەزانێ حەیران گوت بۆ ئەوە دوای ئەوە گوتی کاکە وەرە بۆ بەڵێ لێ بنکەیشان بوو لێ دڵ چون دانیشتن کۆبووینەوە کۆمەڵە گۆران وشت پێگوتم ئینجا بەشداریم کرد لە ئێوارەیەکی حەیران و قۆریات بوو لەگەڵ برا تورکمانەکان لەو کاتوی تر سەبەر دەست پێکردایەوە دەستم بە پرۆگرامی تەلەڤیزیۆنی کرد لە تەلەڤیزیۆنی ناوخۆیەکە تا ساڵی 2017 بەشداری پرۆگرامم کرد ئینشاڵڵا هەر بەردەوامیش ئەبیت جاواری کە لە کوردەواری و لەحنە خاوانە حەیرانە و قۆریاتە و لاوکە و هۆرەیە وانە لە ناوینا هۆرە و ئەوانە تەنیا لە حەیرانە شارەزاید هەیە و
یاخود ئەوانەی لە دیکەش مقامە کوردیەکان مقامە کوردیەکانی ناوچەی گەرمیان ئەوانە شارەزایم هەیەەوە لە لاوچی بادنی شەم شارەزایش ئێ منێکی کە گەرمیانیم کەرکووکیم شتێک نییە بۆ ئەم بەیانە بۆ من و بۆ کەرکووکیەکە ئەوە نییە؟ قەتار خاڵ پێ بەس پێش ئەوەی کە من با پێشەوەی کە چکە ژووری کۆنتترۆل ئاماژە بۆ دەن کاتەکەمان تاوا بووە بۆ ئەوەی کە من خواحەفزی لە بینەرانم بکەم وە جژنە پیرۆزێکی دووبارەیان لێ بکەم ئێوەش هەروەها بەو بەرهەمە کە پێشکەش بە هەموو کوردستانیان و کەرکووکیەکان بە چاوێتە بە خۆشم ئەکەین زۆر سپاسانەکەم کە تا ئەم ساتەوەختا لەگەڵ ئێمەیا بوون هیوادارم کە جژنێکی پڕ لە خۆشی و شادیتان هەبێت دووەم ڕۆژی جژنیش بە سەلامەتی و بە خێر و خۆشی بەڕێ بکەن ئەوە من لەگەڵ کاکە ئاشتی عەزیز و لەگەڵ کاکە ڕوان و هەروها لەگەڵ کاکە ڕێبوار بەجێتان ئەهێڵم بۆی کە ئەو بەرهەمە جوانەتان پێشکەشکەن لە منەوە ماڵەوە خۆتان لەگەڵ. سەرانتارن ساڵ بنایم دەگما من بمرم تاریەتارن ئازیزە ماریایی ئازیزاریایی سەرانتارن ساڵ بنایم دەگما من بمرم تاریەتارن زەوقی زیندگی مازی زاریایی زەوقی زیندگیم چون ژەهرێ مارن دنیای نایدیدەم دەگما بۆ خۆم بمرم وحدە القەهارن ڕۆ ئازیزاریایی ئازیزایایی ئازیزاریایی هاي تساوستري سحري هاي نرمى 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 بوسي ملي بخابري هاي نرمى 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 تساوستري سحري هاي نرمى 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 بوسي ملي بخابري هاي نرمى 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 نقلت قرم قايم كي تصور الشوخيني قرمى زكسو غازو نشتري اسمر وخيني قرمى برمي وسطها هي نرمى 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 جوانا وخال وختا هي نرمى 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 عندي والبابتا ثور الشوخيني قرما عندي والبابتا اسمر خيني قرما عندي والبابتا ثور الشوخيني قرما سكوي ومردان هاي ليلي هاي ليلي هاي ليلي ليلي هاي ليلي سكوي ذو زردان هاي ليلي هاي ليلي هاي ليلي ليلي اخنا خوش بزدك بردان دوما وسر زيقيتان بزاري چي لخودا هولر بو اخير زمان سوي لزوان واي واي سوي لزوان واي واي